پێشەکی بەخێرەتەنتانەکەین تۆش سپاس بۆ قەناڵی ڕاگەیاندنەکان بۆ ئامادەبوونتان. پێشەکی بە ئەم گروپەتان پێ بناسێن. ئەم گروپە لە چەند کەسایەتیەک و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و کەسانی ڕۆشنبیر و چالاکەوانی مەدەنی و سیاسی پێکاتووە. ئەم گروپە وەچی پێکاتەوە؟ ئەم گروپە لەبەرەوەی پێکاتەوە کە ئەبینین ئەمڕۆ دۆخی کوردستان بەچێ عقارێکدا دەڕوە و مەترسی هەیە لەسەر ژیانی خەڵک، چونکە خۆتان نەزانن دیاریدەی چەک زۆر بڵاو بۆتەوە و دروستبوونی گروپی میلیشیات یەکجار زۆر بووە. بۆیە ئەم گروپە بە ئەرچی خۆی زانی وەکو هەموو جارەکانی تر کە دانیشتێک کەمپینێک ئامادەکەین بۆ ئەمەی بتوانین لە کۆمەلگا هیچ نەبێ خزمەتێک بە کۆمەلگا بگەێنین. ئەم گروپە چەندین چالاکی یعنی کۆبنەوەی کردووە تا ئەمڕۆ توانیمان یاداشتێک ئامادەکەین، ئەمە یاداشتە ئاراستەی دەسەڵاتی یەکەین. ئەم گروپە ناوەستێ لەوەی کە بەس بە یاداشت و بە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کۆتایی پێبێ، بەڵکو کارەکە لەسەرەوەی کە کۆمەڵێ سیمینار و کۆمەڵێ چالاکی زیاتر بکەوە، کۆمەڵێ سەردام بکە بۆ ئەوی بتوانین ئەم دیاریدەیە بەپێی یاسا کۆنترۆل بکرێ و بەڕاستی گێڕانەوەی سەروەری بۆ یاسا بێ، چونکە ئێمە ئەزانین دیاریدەی چەک ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر ئەڕوا و ڕۆژ بە ڕۆژ ئەبینین و ئەبیستین کە لە کۆمەلگا لە بەردەوام یعنی نەئارامی هەیە، ناسەقامگیری هەیە. بۆیە ئەم کۆنگرەشمان ئەنجام داوە هەم بۆ ڕاگەیاندنی کەمپینەکەی بەڕێزیان و هەروەها هەم بۆ ئەوەی کە لێرەوە بە دەسەڵات بڵین ئیتر ئەم یعنی دیاریدەی چەکە ڕاگرێت، چونکە ناسەقامگیریەک هەیە لە کۆمەلگا هەمووشمان بەوە ئەزانین. بۆیە پێویستە ئەمە ئەرچی دەسەڵاتە، ئەرچی وەزارەتی ناوخۆیە کە هەستێ بەو کارە بۆ گەڕانەوەی ئارامی بۆ هاوڵاتیان. ئێستاش کاک فاروق ئەم یاداشتە پێشکەش بە بەڕێستانەکات. فەرموو کاک فاروق. ئەم کاتتان باش، سپاس بۆ کۆماندبوونی هەموو لایەن. شێوی ئەمنی و دڵەڕاوچەی کۆمەڵانی خەڵک زەنگێکی مەترسیدار وەک لای هەمووان ئاشکرایە سەرە ڕایکێشەی بژێوی و بێکاری گەنجان و خراپی سەرجەم بوارەکانی خزمەتگوزاری و نەعەدالەتی لە ڕادەبەدەر لە پاڵ هەموو ئەم قەیران و بەدبەختیانی کە بوونەتە دەرد و نەخۆشی هەمیشەی بەسەر ژیانی خەڵکیەوە، هاوکات ساڵی 2021 خەڵکی زۆرترین ڕووداوی ترسناکی ئەمنی و دڵەڕاوچەی دەرونیان بۆ ئیزافە کرا و ڕووداوەکانی دهۆک و هەریر و بازگەی تاسڵجە و ناو شاری سلێمانی و هەڵەبجە و هەتا دوایی هەر ئێستا زەنگێکی مەترسیداری بەگوێی هەموو لایەکدادا و هەمووانی لەبەردەم بەرپرسیارەتێکی جدی ڕاگرتووە. ئەگەرچی بە دوای وەدەرنانی بەعز لە کوردستان لە ساڵی 91دا چەکێکی بێشومار کەوتە بەردەستی کۆمەڵانی خەڵکی، بەڵام خۆشبەختانە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکی بە مەبەستی ژیانێکی ئارام و خۆشگوزەران و شارستانیانە کللتوری چەک و چەکداریان تا ڕادێکی باش وەلانە و تا ئەوەی چەک هەڵگرتن و نمایشی چەک تا ڕادەیەک بووە جێی سەرنجێکی شەرم هەڵگر و بەگشتی فەزای کۆمەڵایەتی ڕوو لە ژیانێکی مەدەنی و ئینسانی تر بوو. بەڵام بەداخەوە لە کاتێکدا کە ئەگەر هاوڵاتی ئاسایی لە ڕێی چەک و توند و تیژیەوە سەرپێچی یاسایی بکات کە ئەم حاڵەتە لە هەموو وڵاتێکدا قابل ڕوودانە، ئەوە دەبوایە و دەبێت دەوڵەت مامەڵەی یاسایی و عادیلانی لەگەڵ بکات. کەچی لە کوردستان لە پێچەوانەوە دەوڵەت و دەستگا ئەمنی و سەربازەکان پشتی سەرەکیان بەردەکوێت و بگرە ئەو دەستدرێژی و سەرانە سندن و کوشتن و تەعدایانەی کە ڕوو دەدەن ئەنجامدەرەکانیان زۆربیان یا لە بنەماڵی بەرپرسانن یا لە بازنەی ئەوەندان و بەهێزی معنەوی بەرپرسان و حیزب ئەو کارانە دەکەن. لە هەر وڵاتێکدا کە توندوتیژی و شکاندنی کەرامەتی هاوڵاتی و دەستدرێژی کەمترین لق و سەرچاوەی لە دەوڵەت و دەستگاکانی ئەمنیەوە هاتوو، چەکداری حیزب و دەوڵەت بەشێک بوون لە کێشە نەک چارەسەری کێشەی ئەمنی و توندوتیژی، ئیتر ئەوە بە هەموو پێوەرێک شایانی ئەوەیە کە بگوترێت زەنگە مەترسیدارەکە لێداوە. و لێرەشەوە ئەرکی دەوڵەت دەبێت ئەوە بێت کە بە فەوری و بە فەرمی بێتە سەرخەت و کۆتایی بە فەوزا و لێکەوتە ترسناکەکانی بێنێت لە ڕێی هەرچی زیاتر لە قاڵبدانی کاری هێزە ئەمنیەکانی لە چوارچێوەی یاساکان و کردنی هێزە ئەمنی و چەکدارەکانی بۆ ئامرازەی کە خەڵکی بەسەر چاوەی ڕەواندنەوەی ترسیان بزانێت نەک بەسەر چاوەی ترس. هەرچیش ئەگەڕێتەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوە ئەرکیانە کە زۆر بەجدی گوێبیستی ئەو زەنگە مەترسیدارە بن و بزانن کە بەهێزکردنی کللتوری ناتوند و تویژی و هەڵوێست وەرگرتنی خێرا بەرامبەر ئەم دۆخی ترس و دڵڕاوچەیە
و لەوە دڵنیابن کە بەرگرتن بەو کەس و لایەن و دەستگایانەی کە بەرپرسن بەرامبەر ئەم دۆخی دڵە ڕاوچە و ترس و هەمیشە دڵ لە مشتە بابەتێکە کە کێشەی هەمووانە نەک کۆمەڵە خەڵکی دیاریکرا و خەمخۆر و چالاک و هاوکات دەبێ خەڵکی بێگومان بن لەوەی کە بەبێ ئارامی و تێپەڕاندنی ئەم دۆخە ئەمنیە خراپە گشتیە موچە و بژێوی و سەرجەم پێکهاتەکانی ژیانێکی باشتر ممکن نییە و مەیسەر نابێت. ئێمە کۆمەڵێک کەسایەتی خەمخۆری چاکی گشتی و ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لێرە و ڕای دەگەنین کە بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی بەردەوام دەبین و هەڵمەتێکی دژ بەم دۆخە دەست پێ دەکەین و کار و چالاکی جۆرا جۆر دەست دەدەینێ و تەنانەت لە هەوڵی بەدەستهێنانی پشتیوانی هێز و دەوڵەتە دیموکرات و ناوەندە جیهانیەکان دەبین و هاوکات هەوڵ دەدەین کە جالیی کوردی لە دنیادا وەک بەشێک لە هەڵمەتەکە و چالەکەکانمان بەشدار بکەین. هەر لێرەشەوە داوا لە حکوومەتی هەرێم و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری دەکەین کە بە زووترین کات هەڵوێستی کردەی وەرگن و هەر دەستگایە بە جۆری دەسەڵات و ئەرکەکانی بەشداری بکات لە پلان ڕێژی بۆ جێبەجێکردنی ئەو داوایانی خوارە و بە پێچەوانەوە درێژە کێشانی ئەم دۆخە مەترسی دەبێت بۆ سەر کۆی ژیانی سیاسی و حکومڕانی و کۆمەڵایەتی. داواکاریەکانمان بۆ تێپەڕاندنی دۆخی مەترسیدار و دڵە ڕاوچی کۆمەڵایەتی. یەک، دەبێت کار و چالەکی دەستگا ئەمنی و سەربازیەکان بە جۆرەی یاسا و لە پێناو پاراستنی سەرۆماڵی هاوڵاتیان بێت و بە پێچەوانی ئەم ئەرکەوە ئەبێت ئەو بەرپرس و دەستگانە لێپرسیان لەگەڵدا بکرێت و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە نەک داڵدە بدرێن و کێشەکانیان بۆ پەردەپۆش بکەن. دوو، دەبێت دادگاکان ڕێگر بن لە ئەو تەداخولانەی کە بە ناوی سڵح و عەشایری و ئەنجام دەدرێت و داواکاری گشتی ڕێگە نەدات خوێن و مافی قوربانیەکانی ڕووداوەکان لەناو مجاملە و ئەجنتای کەسی و خێڵەکی داون بێت و لە قورسایی ترسناکی ڕووداوەکان کەم بکەنەوە. سێ، زیادکردنی ڕوبەری ئازادی سیاسی و چالاکی مەدەنی و خۆپیشاندان و مانگرتن و بەرگرتن بەسەر کوت و تند و تویژی و پێشەلکردنی مافەکانی مرۆڤ وەک لە نمونەی زیندانیانی بادینان و جل پرتەقالەکانی پیرەمەگرون دابینیمان. چوار، لە بەرچاوونکردن و بنبڕکردنی دیاردەی چەکەڵگرتن بەپێی یاسا و دوور لە ئیستیقلالی ئەم داوایە بۆ ململانی حیزبی و سیاسی. پێنج، پێویستەوە دەبێت کۆتایی بهێنرێت بە دیاردەی بوونی هێزی میلیشیای شەخسی و حیزبی کە سەرچاوەی پشێوی و پەرخستنی ڕۆڵی دادگا و دەستگا پەیوەندیدارەکانن لە مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکان و لێکەوتە خراپەکانی. بە هیوای بەرگرتن بە دڵەڕاوچی کۆمەڵانی خەڵکی کوردستان و برەودان بە کلتور و عەقڵێتی ناسون و تیژی. زۆر سوپاس بۆ لای. والله سبحانه قربو في السنة بين والله شو كذا تسواني الأوغان وڵامی پرسیارەکانتان کاکەڵشە و کاگومێ دەیاتەوە. فەرمە. دەستان خۆش بێ. طبعا ئەوە کەمپینی دوێنێ کراوە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەستیان خۆش بێمە هاوکار و پشت و پەنایەنین و ئەمە درێژە پێدەری ئەوەیە ئەمەش بەشێکە لەو هەڵمەتەی کە ئیوادارین خەڵکی تریش و لایەنی تریش و تەنانەت حیزبەکانیش ئەوانەی کە باوەڕیان بە پێکەوەژیان و بە ئاشتی و بە ئارامی هەیە ئەوانیش بێنە سەر خەت و ئەم دیاردەیە بەڕاستی کە خەریکە یعنی یەقەی یەک بەیەکی تاکی کۆمەلگای کوردی کرێت کە بەڕاستی ئێمە وەکو یاداشتەکات و زەنگێکی مەترسیدارە هیوادارین بە هەموو لایەکەوە بتوانین ئاشتی و ئارامی بگەڕینەوە بە هەرێمی کوردستان. وپشتی نتیجه پلیس در برای چیزی ازن نبودن سلێمانی لای ئەوە چی دەگەێنێ واتە زەنگێکی نەکوسیدانە خۆی گرفتەکە کە ئەڵێ هەرێمی کوردستان واتە لە زاخۆ تا کفری و کەلار هەر هەرێمی کوردستانە لە سلێمانی بێ لە دهۆک بێ لە هەولێر وێ لە هەر شارێکی تری کوردستان بێ بە کەرکووک بۆ ناوچە داگیرکراوەکانیشەوە لە ڕاستیە بۆیە ئێمە هاتوینەتە سەر خەت ینی تەنانەت کارگەیشتەوەی کە بگاتە قوتابخانە ینی بەڕاستی ئەم دەستدرێژی و ئەم دیاردەی چەکداری و ستەمکردنە بگاتە قوتابخانەکان ینی ئەمە ینی واتە کەسی لێبەدەر نییە وەکو لە یاداشتەکەدا بەڕست کاکپارو خوێندەوە ئەمە بەڕاستی کێیکە هاوڵاتی یاسایی نایکە ینی بەڕاستی ئەمە بەشێک ئەگەر نەڵێن هێزە ئەمنیەکان بەشێک لە هێزە ئەمنیەکانن بەشێک لە ئەو کەسانن کە بەرپرسەکان داڵدەیان داون بۆ لەسەر کێشەی گەشت بڵێن زەوی وزار ینی لە شارەکانی تر و لێرە ینی ڕۆژانە بەداخەوە ئەمە دووبارە بێتەوە یان کوشتنی بەڕاستی کوشتنی ژن ینی ئەمە هەموو ئێمە ینی کە هاتوینێتەوە دژی کوشتنین بە هەموومانایەک دژی دەستدرێژین بە هەموومانایەک بۆیە چ لە سلێمانی چ لە شارەکانی تر بەڕاستی هەرێمی کوردستان ئێستا بریندارە
پێویستە ئەم حاڵەتان ئەگەر نەشتوانین بە تەواوی کۆتایی پێبینین بەڕاستی سنوورداری بکەین بەداخەوە حاڵەتێکی نەخوازراوە حاڵەتێکی مەترسیدارە حاڵەتێکە کە هیچ کەسێک بەڕاستی ئێستا ئێمە هیچ یەکێکمان بڕۆین لێرە ڕۆیشتینە دەرەوە کەس لە ژیانی خۆی ینی بەڕاستی تەمینی و ئارام نییە کە خەڵکێکە کە تۆ ناخوازی خەڵکێک کە تۆی بەدڵنیە ینی ئەتوانێت بێت هەرچی بکە بەرامبەرت بۆ ئێمە داواکەین دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان بە ئەرکی خۆیان نەچن بە تایبەتی وەزارەتی ناوخۆ و بە تایبەتی تر ئەنجومەنی بڵێن ئاسایش و دادگاکان ئەنجومەنی شورای هەرێم ئەمانە بەڕاستی ئەمانە بەرپرسی یەکەمن بەڕاستی ڕۆڵی یاسا بێ دادوەرە بەڕێزەکان ینی چاونە ترسانە ینی ئەو سوڵحانەی کە ئەکرێ لە دەرەوەی یاسا ئەمە بەشێکی وای کردووە بچکم ئەو سوڵحانە بەداخەوە بۆ ئەوە نییە کە مافخورا و بسەندرێتەوە دوو جار ئەوەی کە ئاوا کە لە دەرەوەی دادگاکانم کەیسانێک لایەکرێتەوە دوو جار مافی خۆن یەکەم جار مافی خوراوە کوژراوە دواییش بە سوڵحی عەشایرن جارە ترسن و مافی خۆنەوە بۆ ئێمە داواکەین بەڕاستی یاسا سەروەر بێ یعنی یاسا کەوتۆتە ژێر پرسیارەوە سەروەری یاسا بۆ ئێمە داواکەین و ئێمەش جارێتری ڵێمەوە ئەو کەمپینەی دوێنێ ڕاگەیەنرا فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەلگای بەدەری ئێمە هاوکار و درێژە پێدەری ئەو ئیشەیە بین و لەگەڵ ئەوانیشا تەنسیقمانە بێت و زیاتر و داوا لە خەڵکی کوردستانەکەین هەمومان پێکەوە بینە سەر خەت و بینە سەر شەقام بۆ ئەوەی کە ئەمە کۆتایی پێ بێت بە تەلەفۆنی ئێمان دۆزی بێت و تاخیر بووینە ماگەی سوپاسانەکەی بەیانات و دووبارەکردنەوە دوای داوی ئەوەی کە درێن هاتۆ کافاروق بەعام کەناڵگیریستانە کافاروق عملية